یاسای ژمارە 23 هێزەکانت چڕ بکەرەوە. وزە و هێزەکانت پارێزگاری لێ بکە بەوەی کە لە بەهێزترین پانتاییدا بە چڕی بیان هێڵیتەوە. تۆ بە دۆزینەوەی کانێکی دەوڵەمەند و قوڵتر تێڕاچوونی خشڵی زیاترت دەست دەکەوێت، نەک بەوەی کە لە کانێکی تەنکەوە بە خێرایی بچیتە سەر کانێکی تەنکی تر. هەموو کاتێک چڕی شکست بە فراوانی دێنێت. کاتێک تۆ بۆ سەرچاوەیەکی دەسەڵات دەگەڕێیت بۆ ئەوەی بەرزت بکاتەوە، یەک پاڵپشتی سەرەکی بدۆزەرەوە، ئەو مانگا قەڵەوەی کە بۆ ماوەیەکی درێژ شیرت دەداتێ. پەیڕەویکردن لە یاساکە. خانەوادەی بانکی ڕۆسچیلد سەرەتایەکی سادەی لە ئۆردوگای جوولەکەی فرانکفۆرت لە ئەڵمانیادا هەبوو. یاسا توندەکانی شارەکە بۆ جوولەکەی ئاسان کرد لەگەڵ دەرەوەی ئۆردوگاکەدا تێکەڵ بن، بەڵام جووەکان ئەمەیان گۆڕی بوو بۆ فەزیلەتێک، وای لێکردن پشت بە خۆیان ببەستن و تامەزرۆ بن بۆ پارێزگاری لە کلتورەکانیان بە هەر باجێک بێت. مایر ئامشێل یەکەمین ئەندامی ڕۆسچیلدەکان کە لە درەنگانی سەدەی 18دا لە ڕێگەی پێدانی قەرزەوە سامانی کەڵەکە کرد. بە باشی لەو دەسەڵاتە تێگەیشت کە لەم جۆرە چڕکردنەوەوە هەماهەنگکردنانەوە دێت. یەکەم، مایر ئامشێل خۆی لەگەڵ خانەوادەیەکدا یەکخست، واتە میرە بەهێزەکانی نورنئوند لە تێکساس. لە بری بڵاوکردنەوەی خزمەتگوزاریەکانی خۆی کردە بانگداری سەرەکی ئەم میرانە. دووەم، ئەو بەرپرسیارەتی هیچی بە شەکی بزنسەکەی بە بێگانەکان نەسپارد، تەنیا مناڵەکان و خزمەنزیکەکانی بەکارهێنا. چەندەی خێزانەکە یەکگرتوو بە یەکەوە پەیوەست دەبوو، ئەوەندە بەهێزتر دەبوو. بە زووی پێنج کوڕەکەی مایر ئامشێل بوونە بەڕێوەبەری بزنسەکە. کاتێکیش مایر ئامشێل لە 1812دا مرد، ڕەتی کردەوە ناوی میراتگرێکی بنچینەیی بنێت. لەبری ئەمە هەموو کوڕەکانی دانا بۆ بەردەوامی پێدان بە نەریتی خێزانی بۆ ئەوەی بە یەکگرتووی بمێننەوە، بەرەنگاری مەترسیەکانی پەرتەوازەیی و دزەکردنی بێگانە بگرن. کاتێک کوڕەکانی مایر ئامشێل بزنسی خێزانەکەیان کۆنتڕۆڵ کرد، گەیشتنەوە ئەنجامەی کە کلیلی سامان لە ئاستێکی فراواندا بریتیە لە زامنکردنی شوێنپێ لە داراییەکانی ئەوروپادا بەگشتی، نەک خۆبەستنەوە بە وڵاتێک یان میرێک. لەو پێنج برایە ئاسان هەنووکە دوکانێکیان لە لەندەن کردبووەوە. لە ساڵی 1813دا جەیمس چووە پاریس، ئامشێل لە فرانکفۆرت مایەوە، سالۆمۆن خۆی لە ڤیەنا جێگیر کرد و کارلی گەنج چووە نیپاڵ. لە بارێکدا کە هەر یەکێک لە قەڵەمڕەوەکانی کاریگەریدا پۆشران، ئەوان توانیان دەستی خۆیان لە بازاڕە داراییەکانی ئەوروپادا گیر بکەن. لێکدانەوە. ڕۆسچیلدەکان لە سەردەمێکی نامۆدا هاتنە دنیاوە. ئەوان لە شوێنێکەوە هاتن کە چەند سەدەیەک بوو نەگۆڕابوو، بەڵام لە سەردەمێکدا ژیان کە شۆڕشی پیشەسازی، شۆڕشی فەڕەنسی و زنجیرەیەکی ناکۆتای ناجێگیریەکانی لێکەوتەوە. ڕۆسچیلد ڕابردووی بە زیندوی هێشتەوە، بەرگەی ڕێساکانی بڵاوبوونەوەی سەردەمەکەی گرت و یاسای چڕبوونەوەی پەیڕەو کرد. کەس لە جەیمس ڕۆسچیلد باشتر نوێنەرایەتی ئەمە ناکا. ئەو کوڕی کە لە پاریس خۆی بونیادنا، لە تەمەنیدا جەیمس شایەتی شکستی ناپۆلیۆن، وەگەڕانەوەی پاشایەتی بۆریۆن، پاشایەتی بۆرجوازی ئۆرلێنس، گەڕانەوەی کۆمار و دوجار تاج لەسەر نانانی ناپۆلیۆنی سێیەم بوو. بە درێژایی ئەم هەموو پەشێویە فاشیۆن و ستایلە فەڕەنسیەکان بە ڕیتمێکی بێوچان گۆڕانیان بەسەر داهات، بەبێ ئەوەی وەکو پاشەوارێکی ڕابردوو دیار بێت.
جەیمس و خانەوادەکەی ئاڕاستە کرد، وەک بڵێ گوندەجووەکە لە ناو ناخیاندا لە ژیان بەردەوام بوو. ئەو هێز و تەبایی ناوەکی هۆزەکەی پاراست. چڕکردنەوە بناغەی هێزە، سامان و سەقامگیری ڕۆسچێلدەکانی پاراست. باشترین ستراتیژ هەمیشە ئەوەیە زۆر بەهێز بیت، سەرەتا بە شێوەیەکی گشتی، پاشان لە خاڵێکی یەکلاکەرەوەدا یاسایەکی باڵاتر و سادەتری ستراتیژ وەکو هێزە چڕکراوەکان بوونی نییە. بە کورتی یەکەمین پرەنسیپ ئەمەیە: بەو پەڕی چڕکردنەوە هەنگاو بنێ. کلیلی دەسەڵات. جیهان لە ڕێگەی دابەشبوونێکی گەورە و گەورەترەوە بەرئافات کەوتووە، لە ناو وڵاتان، گروپە سیاسیەکان، خانەوادەکان و تەنانەت تاکەکان. ئێمە هەموومان لە دۆخێکی پەرت و بڵاوبوونەوەی تەواوەتی داین. بە زەحمەت دەتوانین هۆشمان بە یەک ئاقاردا ئاڕاستە بکەین، تا بە هەزار ئاقاری تردا بە کێش نەکرێین. ئاستی ململانەی جیهانی مۆدێرن لە هەموو کاتێکی تر زیاترە و ئێمە تێکەڵی بیر و باوەڕی ژیانی خۆمانمان کردووە. چارەسەرەکە بریتیە لە فۆرمێکی کشانەوە بۆ ناو خۆمان، بۆ ڕابردوو، بۆ فۆرمە چڕترەکانی بیر و کردار. هەر وەکو شۆپنهاوەر دەنووسێت: بیر ئەندازەی چڕیە، نەک ئەندازەی فراوانی. ناپۆلیۆن بەهای چڕکردنەوەی هێزەکانی لە لاواسترین خاڵی دوژمن دەزانی. ئەمە نهێنی سەرکەوتنی بوو لە شەڕگەدا، بەڵام توانای ئیرادە و هۆشی لەسەر هەمان بیرۆکەوە سەرچاوەی گرتبوو. تاک ئامانجی تەرکیزی تەواو بۆ سەر ئامانج و بەکارهێنانی ئەم تایبەتمەندیانە لە دژی خەڵکی کەم تەرکیز، خەڵکی ناو دۆخی هۆش پەرتی، تیرێکی وەها هەمیشە نیشانەکەی خۆی دەدۆزێتەوە و دوژمن سەرنگون دەکات. کازانۆڤا سەرکەوتنی لە ژیانی داگەڕاندەوە بۆ توانای لە تەرکیزکردنە سەر تاکە ئامانجێک و کارکردن لەسەری تا ئەو کاتەی ئاکامی دەبێت. ئەو توانای بوو لەوەدا کە تەواو خۆی بەو ژنانەی کە ئارەزووی دەکردن بسپێرێت، کە ئەوی کردە کەسێکی تەواو بە کێشکەر. بۆ ئەو هەفتە و مانگانەی کە یەکێک لەم ژنانە لە دەوروبەری دەژیا، بیری لە کەسی تر نەدەکردەوە. کاتێک ئەو بە تۆمەتی ناپاکی لە کۆشکی دووک لە ڤینیسیا زیندانی کرا، زیندانێک کە کەس نەیتوانی بوو لێی ڕابکات. ڕۆژ لە دوای ڕۆژ هۆشی خۆی لەسەر تاکە ئامانجی ڕاکردن چڕ کردەوە. گۆڕانکاریەکی ژوورەکان کە بۆ مانایە بوو چەند مانگێکی هەڵکەندن هیچ ئامانجێکی نەدەبوو. ئەوی سارد نەکردەوە، ئەو مکوڕ بوو و دوجار ڕای کرد. ئەو دوایی نووسی بووی: من هەمیشە بڕوام وا بووە کە کاتێک کەسێک شتێک لە کەلەی دەدات بیکات، کاتێکیش بە شێوەیەکی ناوازە خۆی بەو پلانەوە قاڵ دەکات، دەبێت سەرکەوتوو بێت. جا تەگەرەکان هەرچیەک بن، ئەو کەسە دەبێتە وەزیری ئەعزەم یا پاپا. تەرکیز بکەرە سەر تاکە ئامانجێک، تاکە ئەرکێک و بە ئاکامی بگەێنە. لە جیهانی دەسەڵاتدا تۆ بە بەردەوامی پێویستت بە یارمەتی ئەوانی ترە. زۆر جاریش ئەو کەسانی کە لە تۆ بەهێزترن، گەمژە لە کەسێکەوە دەچێتە لای کەسێکی تر بۆ بڕوایی کە خۆی بڵاو دەکاتەوە و بەرگە دەگرێت. ئەوە کرۆکی یاسای تەرکیزە کە لە ڕێگەی خۆجێگیرکردنت لەسەر سەرچاوەیەکی گونجاوی دەسەڵات بەشێکی زۆری وزەکەت بۆ دەگەڕێتەوە و دەسەڵاتێکی زۆرتر بەدەستێنیت. نیکۆلا تێسلای زانا بەو بڕوایی کە بەوەی خزمەتی تاکە دەسەڵاتدارێک نەکات، بە شێوەیەک لە شێوەکان سەربەخۆی خۆی دەپارێزێت، خۆی وێران کرد. ئەو تەنانەت جەیپی مۆرگانی ڕەت کردەوە کە گریێبەستێکی دەوڵەمەندی خستە بەردەمی. هەموو نووسەر و وێنە کێشە مەزنەکانی ڕێنیسانس لەگەڵ ئەم کێشەیەدا ململانەیان بوو. لە هەمووشیان زیاتر پیترۆ ئارێتینیۆ
بە درێژایی ژیانی ئارێتینیۆ بەدەست ڕێسوایی ڕازیکردنی ئەم میر و ئەو میرەوە ناڵاندی. دوجار ئیتر بەس بوو و بڕیاریدا ڕوو بکاتە مەراییکردن بۆ چارلزی پێنجەم، بەڵێنی خزمەتگوزاریەکانی قەڵەمە کاریگەریەکەی بە ئیمپراتۆردا. دوجار ئەو ئازادیەی بۆ دەرکەوت کە لە هۆگربوون بە تاکە سەرچاوەیەکی دەسەڵاتەوە دەهات. مایکل ئەنجێلۆ ئەم ئازادیەی لای پاپا جولیەسی دوو بەدەستێنا، گالیلۆ لای مێدیسیەکان. لە کۆتاییدا تاکە پاڵپشتێک ستایشی ئەمەکداری تۆ دەکات و پشت بە خزمەتگوزاریەکانت دەبەستێت. لە دوورمەودادا گەورە خزمەتی بەندە دەکات. وێنە تیر. تۆ ناتوانیت بە تیرێک دوو نیشانە بپێکیت. ئەگەر بیرکردنەوەکانت گومڕابوو بن، ئەوا دڵی دوژمن ناپێکێت. ئەقڵ و تیر دەبێ یەک بن. تەنیا بە تەرکیزێکی توانایی ئەقڵی و فیزیکیەوە دەتوانیت ئامانج بپێکیت و دڵ بدڕیت. دەسەڵات زیاتر بایەخ بدە بە چڕی نەک فراوانی. کامڵبوون لە ناو چۆنیەتیدایە نەک لە بڕدا. پانتایی بەتەنیا ناچێتە سەر و ئاستی مامناوەندەوە و ئەوە نەکبەتی کەسانی خاوەن ئارەزومەندی فراوانە لە کاتێکدا کە دەیانەوێ پەنجە بخەنە ناو هەموو کێکێکەوە. پەنجەکانیان لە هیچ کامێکیاندا نییە. چڕی بەرجەستەیی دابین دەکات و ئاکام مسۆگەر دەکات. پێچەوانە بوونەوە. لە تەرکیزکردندا مەترسی ئەو ساتانەش هەیە کە تیایاندا وا باشترە جوڵەی بڵاوبوونەوە بەکاربێنیت. بەشەڕکردن لە دژی ناسیۆنالیستەکان بۆ کۆنتڕۆڵکردنی چین، ماوتسی تۆنگ و کۆمۆنیستەکان جەنگێکی درێژخایەنیان لە چەند بەرەیەکەوە ئەنجامدا و زیانیان پێگەیاندن و بۆ سەنانەوە چەکی سەرەکیان بوو. بڵاوبوونەوە زۆر جار بۆ لایەنە لاوازەکە گونجاوە. لە ڕاستیدا پرەنسیپی گرنگی جەنگی گەریلاییشە. کاتێک لەگەڵ دوژمنێکی بەهێزتردا دەجەنگیت، چڕکردنەوەی هێزەکانت تەنیا دەتکاتە ئامانجێکی ئاسانتر و باشترە بە ڕووبەرەکەدا بڵاو بیتەوە و دوژمنەکەت بە سەختی بەدیکردنت نائومێد بێت. خۆبەستنەوەت بە تاکە سەرچاوەیەکی دەسەڵات مەترسیەکی بەرجەستەیی هەیە. ئەگەر ئەو کەسە بمرێت، بڕوات یان لە پێگەکەی بکەوێت، تۆ ئازار دەچێژیت. ئەمە بەسەر قەیسەر بۆرگیا داهات کە دەسەڵاتی خۆی لە باوکی واتە پاپا ئەلێکساندەری چوارەم وەرگرت بوو. ئەو پاپا بوو سوپای دایە قەیسەر بۆ شەڕکردن بە ناویەوە. کاتێک لە پڕێکدا مرد، قەیسەر ئەوەندەی مردوویەک سەنگی هەبوو. ئەو بە درێژایی ساڵانێک دوژمنی زۆری دروست کردبوون و ئێستا چەتری پارێزگاری باوکی نەمابوو. لەو حاڵەتانەدا کە لەوانەیە تۆ پێویستت بە پارێزگاری بێت، زۆر جار وەها ژیرانەترە کە خۆت بە چەند سەرچاوەیەکەوە ببەستیتەوە. جوڵەیەکی وەها بەتایبەت لەو ماوانەی پەشێوی گەورە و گۆڕانکاری توندوتیژانە کرداریە یان کاتێک دوژمنان زۆرن، چەندەی خزمەتی پاڵپشت و دەسەڵاتداری زۆرتر بکەیت، ئەوەندە کەمتر سەرکێشی دەکەیت ئەگەر یەکێکیان لە دەسەڵات بکەوێت. تەنانەت ئەگەر تۆ تەرکیز بکەیتە سەر تاکە سەرچاوەیەکی دەسەڵات، ئەوە هێشتا دەبێ پراوەی وریایی بکەیت و ئامادەی ئەو ڕۆژە بیت کە گەورەکەت یان پاڵپشتە داراییەکەت چیتر لەوێ نییە تا یارمەتیت بدات. دوجار لەوانەیە زۆر تەرکیزکردنە سەر تاکە ئامانجێک دەشێ بتکاتە کەسێکی تەحەمل نەکراو، بەتایبەت لە هونەرەکاندا. وێنەکێشی ڕێنیسانس پاولۆ ئۆچێلیۆ ئەوەندە فرچکی گرتبوو بە گۆشە نیگاوە کە تابلۆکانی بێگیان و ڕووکەش دیار بوون. لە کاتێکدا کە لیۆناردۆ داڤینچی خۆی دابووە هەموو شتێک، تەلارسازی، وێنەکێشان، جەنگ، پەیکەرتاشی، میکانیک، بڵاوبوونەوەی سەرچاوە و دەسەڵاتەکەی بوون. بەڵام بلیمەتێکی وەها دەگمەنە و ئێمە ومانان لە چڕکردنەوەی تواناکانماندا باشترین.